سڵاوی محەممەد نووریتان لێبێ. پێشمەرگەی کوردستان لە چ دۆخ و ئاستێکدایە؟ ئایا دابشکردنی پێشمەرگە بۆ چەند ڕنگ و حیزبێک چەند کاریگەری خراپی لەسەر معنەویاتی پێشمەرگە کردووە لە بەرەکانی شەڕدا؟ چیە بەرپرسە حیزبەکانی یەکێتی و پارتی کردوتە لێپرساوی مەحوەری شەڕەکان تا خۆیان بە پاڵەوانی سەر شاشە بناسیێنن؟ ڕۆژنامەنووسێک نووسیوێتی ئەرێ بۆ بەرپرسێکی باڵای حیزبی تەنانەت برینداریش نابێ و هەمیشەش خەریکی دابەزینی وێنەی خۆیانن لە فەیسبوک و وەکو قارەمانی شەڕ پێشمەرگەی داماویش لە تەهلوکەدایە. بەڵام دەژوترێ ئەو بەرپرسانە معنەویات و ورەی گەورەیان بەخشیوە بە پێشمەرگە و دەبێ سوپاس کرێن کە خۆبەخشانە لە بەرەکانی شەڕدان کادرێکی حیزبی وا دەڵێت. چیە بەرپرسە لە یەکنەگرتنەوەی پێشمەرگە لە ناو یەک هێزی نیزامی حکومیدا؟ یەکێتی یاخو پارتی یاخود سەرۆکی هەرێم کە فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگەیە یاخود خەمساردێکە و وەزارەتی پێشمەرگەیە. بەرپرسێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت ئێمە ئامادەنین هێزی هەفتا کە هێزی خۆمانە بە ئاسانی بیخەینە ژێر ئەوامری حکومەتەوە. ئەندامێکی پەرلەمانی عێراقیش لەسەر فراکسیۆنی گۆڕان نووسیوێتی بەرپرسەکانی حیزب ئەو ملیارانەی چەندین ساڵە بە ناوی خەباتی پێشمەرگایەتێوە کۆی دەکەنەوە دەبێ بخرێتەوە خزمەتی پێشمەرگە و بگەڕێتەوە بۆ پێشمەرگە. سەرکردەیەکی باڵای سەربازی پارتیش لە نامەیەکی نهێنیدا بۆ سەرۆکی حیزبەکەی نووسیوێتی داعش بە 6 چەکدارەوە مەخموری کۆنتڕۆڵ کرد لە کاتێکە نزیکەی 1000 پاسەوانی تایبەتی 3 بەرپرسی پارتی لێبوو. کادرێکی عسکەری یەکێتیش نووسیوێتی لەم دۆخەدا بوونی هێزی عسکەری بۆ حیزبەکەمان گرنگە. چۆن هێزی نیزامی یەکگرتوو دروست دەبێ؟ ئایا دەتوانرێ هێزی پێشمەرگە یەک بگرێتەوە یان مەحاڵە؟ ئەی وەزارەتی پێشمەرگە لەم کاتەیە هەڵوێستی چییە؟ بۆ قسە ناکە لەبارەی یەکنەگرتن و یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە. میوانە یەکێتەکەی کە لەم بەرنمەیەدا ئامادەیە عەتا سەراوی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشمەرگەی دێرین دەڵێت پێشمەرگە دەبێ پێشمەرگەی کوردستان بێ. لە بەرامبەردا هەڵسوڕاوەکەی بزوتنەوەی گۆڕان محەممەد نەسڕەدین نووسیوێتی یەکێتی و پارتی پێشمەرگەیان بۆ پارێزگاری لە حیزب و زیاتر لە پارێزگاری لە وڵات بەکارهێناوە. تەوانجەی وڵاتەکە نەبووەوە خۆی وایوت. دیالۆگێکی گەرم لە نێوان بەڕێز عەتا سەراوی پێشمەرگەی دێرین و ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و محەممەد نەسڕەدین هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان سپاسانەکەی. سەرەتا کاک محەممەد دەرگا و پرسیارە لە ئێوە بکەم. ڕەخنەکانتان چییە لەم هێزە؟ هێزێگەیە بەرگریەکە، هێزێگەی لە جەولەولا لە تەهلوکەیە، هێزێگەی لە مەنتیقەی شنگال و زومال لە تەهلوکەدایە. واتە هێزی پێشمەرگە ئێستا لە ڕوبەڕووبوونەوەدا ئیتر ناوی ئەنەی هێزی حیزبی ناوێنەی چ ڕەنگە گرنگەوەی ئەمان بەرگری لە کوردستانەکەم. ئەو ڕەخنانەتان چییە لەم هێزە؟ ڕخنەی بزوتنەوەی گۆڕان ڕخنەی ئێمە لەو هێزانە نییە وەکو پێشمەرگە وەکو ئەندامی پێشمەرگە. ڕخنەکانی ئێمە لە بەرگریکردنەکەی نییە، ڕخنەکانی ئێمە لە بەرخودان و قوربانیەکەی نییە، ڕخنەکانی ئێمە لەو سیستەمەیە کە ئیدارەی ئەو پێشمەرگانە دەدالێوێ، ڕخنەکانی ئێمە لەو حزبانەیە کەوا بە زۆر سەرپەرشتی ئەو میحورانیان گرتووە دەدەست، ڕخنەکانی ئێمە لەوانەیە حزب باڵادەستە لەو میحورانە، حزب کاری ئەو میحورانە بەڕێوە دەبا. وای لێ کردووە قوربانیدانی پێشمەرگە لەو میحورانە، شەهیدەکانی پێشمەرگە لەو میحورانە، شکستی پێشمەرگە لەو میحورانە، سەرکەوتنی پێشمەرگە لەو میحورانە قۆرخ کراوە بە ناوی حیزبەوە. هەرگیز بزوتنەوەی گۆڕان دائما ڕێزی بۆ بەرخودان و قوربانیدانی پێشمەرگەیە. مشکلتان لەگەڵ سەرکردەکانیانایە لەگەڵ بە حیزبیکردنی ئەمڕۆی ئەو پێشمەرگەیە کەوا سنجینەوە بەگولەوە لە بەرەکانی شەڕا، لەوەی کەوا زۆر جا بەرژەوەندی حیزبی وای کردو قوربانیدانی پێشمەرگە لەو بەرانە زیاتر بێ. خەمی ئێمە خەمی چەند خەڵکی شارەکانە خەمی ئێمە ئەوەنش خەمی ئەوەیە گیانی ئەو پارێزگا ئەو پێشمەرگانەش پارێزراو بێ لەو بەرانە بە شێوەیەکی ڕێکوپێک بۆیە زۆر جاکە حیزبەکان سەرکردایەتی ئەو بەرانە دەکەن، حیزبەکان دەستوەرە دەدەن لەو میحوەرانە، قوربانی دانی پێشمەرگەشیان زیاتر کردووە. یعنی شکستی حیزب وای کردووە پێشمەرگە شکست بێنە لە هەندێک ناوچەدا؟
دەتوانین نمونەی زۆر بین لەسەرەوەی بڵێ دەزوەردانی حزبی بڵێ ئیدارەدانی حزب بۆ ئەو محوەرانە هۆکارێکی سەرەکی بووە لەوەی شکست لەو محوەرانە بەدەست بێ هۆکارێکی سەرەکی بۆ لەوەی ژمارە قوربانیەکانی پێشمەرگەش لەو بەرانە زیاتر بێ تەداخلی ئێوە و سەرپەرشتیارەتی ئێوە وای کردووە پێشمەرگە زیاتر شکست بێنێ ئێوە کێ ئێوەی داناوە بە بەرپرسی ئەو محوەرانە من سەرەتا سڵاو ڕێز لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەم سڵاو ڕێز سەری ڕێز و نەوازش بۆ سەیدانی پێشمەرگەی کوردستان دابنێنم تەمە ناکەم کە بریندارەکانی هێزی پێشمەرگەی کوردستان هەرچی زووترە شفایان بۆ بێ و بگەڕێنەوە ناو ماڵ و مناڵی خۆیان لە خەستەخانەکان بچنە دەر و تەمە ناکەم کە ئەم حیوارە لەگەڵ کاک محەمەد ئەوەی تەباین ئەوەی ناتەباین هەوڵدێن تەبابین لەسەری پێک بین لەسەری من پێم وایە کاک محەمەد لەم قۆناغا ئەو قسانەی کە کردی تا حەدێ ئەگەر عاجزنەوێ بێ ئینسافیەکی کرد لەوەی کە جارێ ئەو بەرپرسانەی کە لە بەرەکانی شەڕن بەرپرسی حیزبین بەڵێبوورەکە حتا پێشوەخت حەز ناکەم بێت ببڕم بەڵام با بین هەندێک وشە من بەجددی ناسمە ئەو بارەوە بەرامبەر بەڕێستی بەکاربێنم دەکرێت ڕخنەکانی خۆت زۆر بەڕوونی بڵێ بەڵام هەندێک وشە بەکار نێنین خۆشدا سافەکە بنووسە دوای وەڵام بە چاوان ئاخریانی تۆزێ بێژدانی کرد خراپتر بوو لەموو حاڵێکە کاک محەمەدیان ئەوەی کە جنابی لێ ئەوانەی کە لە بەرەکانی شەڕن فەرماندە حیزبیەکان من پێم خۆشە هەموو خەڵکەوە بزانێ جناب تێزانی کە هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا 14 لیوا سەر بە وەزارەتی پێشمەرگن واتە 40,000 پێشمەرگە ئەو شەڕەی ڕوبەڕووی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆتەوە ئێمە زیاتر لە 80,000 پێشمەرگە لە یەکەکانی 70 پێشمەرگەی حیزبن بەڵێ هی حیزبن پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەگەر هێزە حیزبیەکانی یەکێتی و پارتی لە بەرەکانی شەڕ نەبوونایە بە 40,000 پێشمەرگە شەڕی داعش ناکرامە لەلایەک لەلایەکی تر بەڵامەوەڵە ئێوە هۆکاری شکست بوون ئەگەر شکستی گەورە ئەگەر ئیجازە بدەیت ئەمە قسەی محەممەد لەلایەکی تر پێم خۆشە دواتر لەکوێ بەرپرسە حیزبیەکان شکستیان خواردو باسی بکە منیش وەڵای مێدەمەوە بەڵام جگەل لەوە بەڕاستی ئەوانەی لە بەرەکانی شەڕن بەرپرسە حیزبیەکان من بۆ خۆم ڕەخنەم لەوە هەیە بە فەرمانی سەرۆکی هەرێم بە ئاگاداری و بڕیاری وەزیری پێشمەرگە لەوێنەوە لەبەرەوە هەر یەک لە بەرەکانی شەڕ لە ڕەبیعا هەتا دێتە مەندەلی لە ڕەبیعا تا دەبس جەناب خەڵکی کەرکووکی هێزەکانی یەکەی هەشتا لەگەڵ 8 لیوای مشتەرەکی سەر بە وەزارەتی پێشمەرگە لەگەڵ زێرەڤانی لەگەڵ هێزەکانی تریپاتی دیموکراتی کوردستان ئەتوانی وای ناو لە دبسەوە تا مەندەلی 6 لیوای یەکگرتووی سوپای یەکگرتووی کوردستان لەگەڵ یەکەکانی هەفتا بەدڵنیاییوە تقریبان بەداخەوەکە ئەوانە لێن و ئەو بەرپرسانیش لێن یەکەم بەرپرسی حیزبی کە وەکو مەسئولی میحۆر دانرا بەڕێز کاک محەممەدی حاجی محمود و سکرتێری حیزبی سۆسیال دیموکراتی کوردستان سەرۆکی هەرێم داینە خۆی یەکێتی نیشتمانی کوردستان وەی دانەنا دواتر مەسئولی لەقی مەخموری پارتی دیموکراتی کوردستان لەم تەلەڤیزیۆنە لەم ڕۆژانەوتی من بە فەرمانی سەرۆکی هەرێم لێم لەبەرەوە ئەوانەی کە لەوێن حق وەزیرەکانی یەشێتی بە فەرمانی شێدانراون ئەوانەی کە لەوێن بەڕاستی یەکەی هەفتا هێزێکی حیزبیە کاک شێخ زەعفەر ئەندامی مەکتەبی سیاسی وەزیری پێشووی پێشمەرگەیە ئەو بەرپرسی ئەو هێزەیە ئەو سەرپەرستی ئەو هێزەکە بە فەرمانی بەرپرسی یەکەی هەفتا ئەو بەرپرسانەی تر لێ بە فەرمانی کێکاتە بە فەرمانی شێخ زەعفەر شێخ زەعفەری داناوەکو سەرپەرشتیاری ئەو هێزە لێ بە سەرۆکی هەرێم ئێستا بە سەرۆکای فەرمانی بە ئاگاداری و فەرمانی سەرۆکی هەرێم وەزیری پێشمەرگە ئەو ئەمریش لە وەزیری پێشمەرگە و سەرۆکی هەرێم وەرە کاغەتە ئەیچۆن ئەو یەکانەی کەوا لە ناو شاری کەرکووک کە هەر پێش تۆزێتەوە وتت کاک محەممەدی حاجی محمود دانرا بە سەرپەرشتیاری ئەی بۆ ناپرسین بۆ محەممەدی حاجی محمود سەرپەرشتیاری ئەو هێزانە نەماوە ئێستا بۆ بەو شێوەی کەوا یەکێتی و پارتی و گۆڕان و هەموو لایەنەکان دژ بۆ نا ئەبێ بڵین ئەو لایەنەی کەوا خۆی بە خاوەنی پێشمەرگە ئەدانێ پێشمەرگەی بە حزبی کردووە ئەوان ڕازی نەبوون محەممەدی حاجی محمود سەرپەرشتی ئەو هێزانە بکە ئەمە لە کەسی نزیکی ناویەکێتی و پارتی ئەمە جۆلێرە هەر ئەوان بوون فشاریان دروست کرد بڵێ لەوانەیە ئەم قسەیە کرا بێ لەناو کۆبوونەوەیەکەوە سەرجەم لایەنە سیاسیەکان لەگە سەرۆکی هەرێمە کۆبوونەوە هەر لەو کۆبوونەوەیە کە ئەم قسەیە کرا هەر لەناو کۆبوونەوە کە ڕەخنە لەم وتەیەگیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی ئەم ڕەخنانەی گەیان بۆ سەرۆکی هەرێم کە ئێمە لەگەڵ ئەوە نین باشە بە 40,000 پێشمەرگە و شەڕی چی دەکرێت کاغەتا ئاماژەی بۆ دەڵێ ئەو هێزەی کە لە ژێر ئەوامری وەزارەتی پێشمەرگەدا 40,000 کەسە ئێبا پرسیارەکە لێ بکەینەوە ئەی چێ بەرپرسە لەوەی کەوا ئێمە لە 2007ەوە نتوانین ئەم هەموو لیواییکەوە بڕیارە 20 لیوا بێ دروستی کەین بۆ هێزێکی پێشمەرگەی یەکگرتومان هەبێت لە ڕۆژی تەنگانی وەکو ئەمڕۆ بەرپرسە
ئەو کەسانە بەرپرسن کە بەرژەوەندیان لەوەیە هێزی پێشمەرگە یەک نەکرێتەوە ئەو بەرپرسانە سوودمەند بەرژەوەندەکان چییە؟ من نمونەی بەرژەوەندی بۆ دێنمەوە. ئێستا سەرکردەیەکی مەیدانی عسکەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرامبەر تا دانیشتووە. ناکرێت بە فاڵەوە قسە بکەین، ناکرێت لە خۆمانەوە قسە بکەین، بە بەڵگەوە بڵێ ئێوە بەرژەوەندیتان لەوانە ئەم هێزە یەک بگرێتەوە، هێزێکی نیزامیمان هەبێ. نمونەت بۆ دێنمەوە حزب مانەوەی حزب بەوەیەکەوە هێزی چەکداری هەبێ. ئەمڕۆ حزبی یەکێتی پارتی بۆت ئەسەلمێنیە هەتا ئێمە خاوەنی دەسەڵات و پێشمەرگە بین لە هەڵبژاردن شا بدۆڕین ئێمە دەسەڵات تەسلیم ناکەین. ئەو قسە ئەتوانیت جملە بۆ سەبەڕ سەر ئێمە ئەو لەسەر ئەو جملەیە ئێوە هێزتان تۆ بۆ پارێزگاریکردن لە خۆتان یەمەوە سەرەوە خاڵە. من پێم وایە لەم قۆناغانەیەکێتینە پارتی نە هیچ هێزێکی کوردستانی پێویستی بۆ نیە هێزی هەبێ بۆ پاراستنی خۆی. هەرێمی کوردستان کۆمەڵانی خەڵکی کوردستان هەیە نەمانتوانێت تا ئێسەیەکی بخەینەوە بەڵێ ڕێگر بووە هەردوو حیزبی ئەوە ناشارمەوە ئەزای ئەم شتی کاک محەممەد ئێمە ئەمە جنابی لە شتێکی تازە نییە. ئێمە لە شەڕی ناوخۆ بووین تەنها 2 ساڵ هێزی پێشمەرگەی کوردستان من لە کاتێک کە سوپای یەکگرتووی کوردستان لە 92 دروست بوو ئەفسەری حرکاتی لیوا بووم دواتر هەواڵگری قیادەی منتیقەی سوپای یەکگرتووی کوردستان ئیجازە بە ئەمە نەبێت کەسایەتی من ئیجازە هەواڵگیان منەوەی بۆ جنابتی باسەکەم تەنها 2 ساڵ سوپای یەکگرتوومان هەبوو بەداخەوە شەڕی ناوخۆ هەمومان نەزانین کە 3 ڕۆژ پێش ساڵیادی سیوێکی ئابوو سەڕی ناخۆ ئەم ماڵ بە ماڵی ئەم وڵاتی ضرورە ئێستا یەکێتی و پارتی هێزی خۆیان هەبێ نەخێر بە هیچ جۆر ئەی بۆ هەتانە نەماتوانێکی بخەینەوە ینی بەرپرسیاتێکە خۆتانە بەڵێ خۆ قابل ئەگەر لایەنێکی تر نییە من زۆر باشە بە وازحی سەریحی یعنی ئەوە شتێک نییە کا هەمەنووری با پشتێکی کە ڕووکەینەوە بەدەر لە حیزبەکان بەرژەوەندی تەنها حیزبەکان نییە لەوەی کە هێزی چەکداریان هەبێت لەناو حیزبەکانە کەسان هەن دەستڕۆیشتوو هەن باڵادەست هەن ئەوانش ضرورەتی مانەوەیان لەناو حیزبەکە بە هێزەوە بەستراوە وەکو باڵباڵێنە کە لەناو حیزبەکانە ڕەجی داکوتاوە پێویستی بەهێزە بۆی باڵە بمێنێ پێویستی بەهێزە بۆی خۆی یەک کادرێکی یەکێتی و لە بەرامبەردایە بۆیە پەلنیانی بۆ ئەوانە بۆیە ئاراسی ڕەخنەکانێکی پارتی بۆ من پێم خۆشە شتەکەم مەوزوعەکەمان لەسەر هێزی پێشمەرگەکەی بەوەزعناوی باڵباڵێن و ئەوانە نیست ئەو باڵباڵێنە لای بزوتنەوەی گۆڕانی لای پارتی ئەوە سروشتیە لەسەر هێزی پێشمەرگەی کوردستان کەی سروشتی نییە کە من بۆ ئەوەی وەکو بوونی خۆم لەناو حیزبەکە بسەلمێنم بۆ ئەوەی بتوانم مانەوەی خۆم لەناو حیزبەکە و ئەستێرەی خۆم لەناو حیزبەکە گەشاوە بێ پێویستم بەوەیە چەند لیوایە چەکدارم هەبێ بڵێن ئەمە هێزەکانی کاکفڵانە و ئەمە هێزەکانی ئەمە وای کردووە ئەمە خۆ حقیقەتە ئێستا لە ناوی چێتی چەند کەس هێزی تایبەتی بەسەری برایەتمان چەند کەس لە ناوی چێتیە هێزی هەیە ئەڵێن فەوجەکانی کاکفڵان لیواکانی کاکفڵان کاکفڵان گەربێت ئەم هێزانەی لێ بکەیتەوە کاکفڵان ئەو هێزە سەرێکیان نامینێت کە بتوانێت ئەو باڵباڵێن ئەو کەواتە لێرە بۆ ئەمە بۆ تاکەم بەجددی بە ئیسراحەتی خۆت ئەمە وای کردووە بوونی هێزی پێشمەرگە بەستنەوەی هێزی پێشمەرگە بە حیزبەکان لەوە دەرچێتە ناویستی حزب بێ یعنی وای لە هاتووە چێتی و پارتی ئەم هێزانە یەک بگرێتەوە لە ژێر یەک چەتراکە ناوی وەزارەتی پێشمەرگەیە کە ئیتر هەر لایەنێک هەر بەرپرسیەوە یەکرە گرنگ نییە یعنی نیەت نییە لە ناو یەکێتی پارتی تۆ ئەم نیەتە ئەزانی چۆن ئەکری ئەمە بڵێ نیەتی شتێکمان هەیە بۆم بسەلمێنن نیەتت ئەم نیەتە گەر سەلمانن ڕۆژیان سەلماندۆ ئەو نیەتە ئەگەر ئەزانی چیان کردووە ئەمەی کە ئێستا ژێشی گرتوۆتە ئەو هێزانێکی یەکی گرتوۆتە بە چ سیستەمێکە ئەتا کابرایکی سەربازی و کابرایکی خاوەن خەباتشە ئەزانێت چۆن یەکیان گرتوۆتەوە ئەزانی چۆن فەریقی تۆپێن کە تێکەڵەکەی بەڕەنگەکان گرفیکەیەک لێ دەی فەریقەکان جیاکەیتەوە زۆر بە ئاسانی هەردوو ڕەنگەکە جیا ئەکەیتەوە کاکی جان ئەمەی کە کراوشەر بە ناو ڕێخستنەوەی لە ناو لە ژێر لیواکانە کە لە ژێر ئەمری هێزی وزارەتی پێشمەرگە خەڵاتانی ڕای گشتیە برۆ بەرەکان سیرکە باشە کاک ئەزانی چۆن وەزەقی جێگرەکەی ئەبێ ئەمە نیشانەی چییە نیشانەی ئەوەیە کە ئێمە نیەتێکی جددیمان نییە گەر ڕۆژێک دێگەڵەمان وایستەوە بۆ سنوور بە یەک سافرە هێزەکان لیک جا باشە دێگەڵە ناگوێزێتەوە من حەزەکەم کاک محەممەد گیان ئەوەی کە جەنابی لە جارێ ئەو فەرماندە و بەرپرسانەی کە فەوج و لیوان هەیە خۆتزانی هی زمانی شەڕی ناوخۆنەوانە ئیجازەدا ئەمە لەلایەک ئێستا ئەوان هەر لە سەرەتای ئەم کێشانە لە سەرەتای گرژیەکانی پێشووتریش کە
قواتی دیزلەوانە دروست بوو ئەو هێزانە چەیەکێتی چ پارتی من باز لە یەکێتیەکەم هەمویان بەڵێ ئەو هێزانی کە هێزی فڵان و فیسان کە جەناب و باسیەکەی لەژێر ئومرەی وەزارەتی پێشمەرگە یا یەکەی هەفتا بوون چون لەکوێ خەڵکی کوردستان پێویستی پیان بوو بێ لەوێ بوون ئەوە یەک دووهام من مقاطعی هەواڵیان ئەمە لەلایەک ئێستا خۆتەزانی بە تایبەتم تو ئەم 6 ساڵی ڕابردوو کە معارەزە هەیە بە تایبەت ئێستەیش قەڵەمی ڕۆژنامەنووسێ لە 1000 چەکدار تەسیری لە وڵاتە زیاتر هیچ بەرپرسێک ئەوەندەی کە پێویستی بۆیە لە خەڵک نزیک بێ ناتوانێت بە جەبەروتی خۆی بەهێز خەڵک خۆی بسەپێنێت جگە لەوەی بەڕاستی هیچ بەرپرسێکی وڵاتە من بەوە نبینم کە بێ بەوەی لەشکری هێزێکی لەگەڵا بێ خۆی بەوە بزانێت کە حاکمی مطلقی ئەوڵە ئێوە هۆکاری شکست بوون وەڵام سیارم دەست نەکەوت ئێستا ئێمەوە ئەڵێ ئێوە هۆکاری وەزارەتی مەبەستم تۆنیە کاغاتا مەبەستم ئەڵێ فەرماندا عسکەریەکان بەرپرسە حیزبەکان هۆکاری شکستی هێزی پێشمەرگە زۆر ناوچەی سەرۆکی هەرێمە بۆ ناڵێ سەرۆکی هەرێم بۆ نەیتوانێت هێزی پێشمەرگەیەکخە جگە لەوە یعنی ئێستا گۆڕان مجاملەیەکی پارتی دەکات بە دڵنیاییەوە ناڵێم گۆڕان من ئەڵێم ئێستا وەزیری پێشمەرگا من هەواڵێکی بە ڕێز و خۆشەویستمە کاک مستەفای سێقادر و کاتێ بوو بە وەزیر من لە سویدەوە تەلەفۆنی بۆ کرد پیرۆزباییشم لێ کرد فەرموو ئەوە وەزارەتی پێشمەرگە لە اختیاری ئەوانە پەرلەمانی کوردستان بە لیستەکانی ئیسلامیەکان و بە یەکێتی و پارتیشەوە هەموو میدیای ئەم وڵاتە بکەن بە شایەت پرۆژەی خۆی تەقدیم کە ئێستا کە بە پێی مادەی 18 و 19 کەوێ لە 6 مانگا یەکی نەخستە ئەو کات کاک مستەفای سێقادر بڕوا لە پەرلەمانی کوردستان بڵێ فڵان حیزب فڵانیان ئامادە نەبوو هێزەکانی ئەوە نیە پاڵکی خۆی دەرخست وەکو کادرێکی عسکەری ئەو حیزبە هەر ئەو حیزبە خۆی ئەندامی سەرکردایەتی ئەو حیزبە ئەڵێ ئەمەی کەوتراوە بە 6 مانگ ناکرێ پێویستی بە 2 ساڵە لەوانەیە زیاترشی بوێ ئەو خوێندنەوەی ئەوە خوێندنەوەی ئەمە خوێندنەوەی کەسێکی سادە نییە ئەمە خوێندنەوەی کەسێکە یەکێکە لە بڕیاردەرەکان ناو حیزب و بەجددی ئێمە کەی فەشل لە زۆر بڕیاردێنین ئەکری ئێمە بۆ ئەمە یەکەم بڕیارە دەرکراوە لە کوردستانە بەرامبەر بە یەخستنەوەی پێشمەرگە جێبەجێنەکراوە ئەمە ئەزانی کەی فەشل دێنێ مکەلەفە بە جێبەجێکردنی مادەی 19 مکەلەفە وەزارەتی پێشمەرگە حکوومەتی هەرێم مکەلەفن بۆ هەواڵگیان وزارەتی حیزب عتاسەراوی یا بەرپرسێکی یەکێتی مکەلەف نییە بۆ بەڵام هەر ئەو یەکێتی و پارتیە بەیانی ئەبن بەڕێگر بە 1000 بیان من دێمەوە لەگەڵ تۆ لێرە ئەگەر کێشەکە حەتانیە کێشەکە حەتانیە کێشەکە لەو حیزبەیە کە دوای دێتەوە سەرخەت من ئامادە نیم یەکێتی ڕێگر بوو لەوەی یەکەی هەفتا بچێتە سەر وەزارەتی پێشمەرگە بە هەموو جبەخانەکانی و من دێمەوە لێرە زۆر بەتوندی کاک ئەتا سحر لەوەیە چییە ئەمڕۆ ئامادە بوونە بچنە ژێرباری ئەوەی لە 6 مانگا ئەمە نەساڵە بۆ چی گۆڕا هەواڵگیان بڵێن نیەتەکان ئامادە بووین پارتی هیچ کاتێک ئەمدولایەنە ئامادە نەبوون یەک هێزانەیە ئامادە بووین پارتی ئامادە نەبوو ئەو هێزانەیە ئەجا بووی کاک حەمەدی پێم باش و پارتیەکەش لێرە بووە بەڵام نامەیە بەغیابی ئەوان قسە بکەم کاک مستەفای سێقادر جێگری فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ خۆی سەرۆکی وەفدی مفاوزی یەکێتی لەگەڵ پارتی ئەتوانێ جوابی بنداتەوە تا ئەو کاتی یەکێتی بۆ جێگری فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان پارتی ئامادە نەبوو ئەم ئەزانی چۆن چەندین جار بڕیار دەرچووە لە بەرژەوەندی یەخستنەوەی پێشمەرگە بابێتە باری جێبەجێکردنەوە هەر ئەم حیزبانە هەر یەکێتی و پارتی 100 بیان وەڵام ئامادەم لەوە زیاتر چی دەبێت نا بڕیارەکە لای کەعاتانیە بڕیارەکە کەعاتا ئەگەر دوو فۆجی هەبوایە لیوایەکی هەبوایە بە تایبەت بۆ خۆی 100 جار بیری ئەکردەوە پێشەوەی بچێتە ژێر ئەم بڕیارەوە کەعاتا لەوانەیە نیەت پاچێکی بێ ئامادە بێ خزمەت کە لەو بوارە بەڵام کەسان هەن کە حەملووری لیوایان هەیە فەوزیان هەیە ئەمانە لێسەندەوە ڕێگە هەواڵگیان من ئەمە شتێک بڵێم سەدان کادریوە من وەکو من فەوجە شەیدمان هەیە لە بەرپرسەکانمانیان قبول ناکەین کە پێشمەرگە پاسەوانی باخی بە عەرەسی شەخسی بێ پێشتریش کەمترین کەمامرن بۆ قبولتان کردووە فەوج بەناو کەسەوە بێ لیوا بەناو کەسەوە بێ ئەوەی پێوترێ ژێر لێفە ئەوەی پێوترێ نازانم چی هەچی ناو ناتۆرەی ناشرینێ لە پێ کەمترینە لە یەکێتی ئێمە بە سوکایەتی نازانین ئێمە خەڵکانی هێزەکانێکی تایسە هێزی نەوعی بوون بەرپرسەکانی یەکێتیش سەر لەبەری ئەوانەی پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان ئینتیمای بۆ نیشتمان هەیە ئینتیمای بۆ ئاڵای کوردستان هەیە هێزێکی ئینتیمای بۆ نیشتمان هەیە بەڵام ئەوڵێ یەکێتی و پارتی پێشمەرگەی بۆ پارێزگایی لە حیزب بەکارهێناوە ناتوانین ئێمە زیاتر لە 20 ساڵ شەڕی براکوزیمان لە 64 بۆ 70 لە 76 بۆ 86 لە 24 بۆ 97 شەڕمان کردو 20 ساڵ بڵێم ئەموانیە ئەمە لە بەرتانی خەڵک بناڵێنین لەژێر سێبەری شەڕی ناوخۆ نەتوانین هەنگاوێ بنین بە شەرتی ئەمڕۆ کاک محەممەد من تۆزیارێتەوەکەم نقطەکانی نێوان ئێمە و پارتی
ئەوە چ لایەنێکمان قەڵای دروست کردو لە شوێنە کۆنەکانی نێوان سنووری جارانی زۆنی سەوزوزەت ئێمەی نیا لایەنەکەی ترە قەڵای دروست کرد لەو شوێن بۆ باسی ئەوە ناکەی بڵێ و قەڵای دروست کاک محەممەد دەژووتی ئەو بەرپرسەم ئەنەی کە لە بەرەکانی شەڕان بەخۆ بەخش چوون بەرپرسی حیزبی خۆ بەخش بوو چوون معنەویات و ورەیان ناوەتەوە بە هێزی پێشمەرگە یعنی بۆ ببن بە شوێنی تانە بۆ ڕخنیان لێ بژیرێ بەرپرسێکی حیزبی ئەدای مەکتەبی سیاسیە سەرکرداتێر حیزبەکە چۆتە بەرەکانی شەڕەوە ورەیەشی یاوەتەوە بەو پێشمەرگەیە بۆ ئێوە ڕخنە لەواگرن ئەو بەرپرسە حیزبیە ئەو ئەندام مەکتەب سیاسی ئەو کارجێر مەکتەب سیاسی کە ئەمڕۆ لە بەرەکانی جەنگە بۆ دوو مەبەستووە مەبەستێکی حیزبیە مەبەستێکی ئیقلیمیە مەبەستە حیزبیەکە ئەوەیە حیزب ئەوێ گەر سەرکەوتنیەکی بێ ئەو سەرکەوتنە سەرکەوتنی حیزب بێ نەک سەرکەوتنی میلەت نەک سەرکەوتنی گەل حیزبیش بەشێک نییە لە میلەت يعني هر کەسێ سەرکەوە بەسەر داعشا ملەتی کورد سەرکەوتووە بەڵێ نەزانی چۆن تۆ سەیری واقعی ئەم شارانەی دوایی کە پێت ئەڵێ حیزبەکان ئەوەندەیان مەبەستە گەر سەرکەوتنی لە شوێنی هەبێ سەرکەوتنەکە هین حیزب بێ ئەوەی زیاتر لا مەبەستە لەوەی کە سەرکەوتنەکە هی گەل بێ بۆیە بەرپرسەکانیان ناردۆ بۆ شوێنانە هەتا سەیری کە تۆ ئێمە تەنها شوێن کە ناکرێ ناوی بنێ سەرکەوتن لەبەرەوەی تۆ شوێنێکت لە دەستدا و گرتوتەوە وەکو مەخمور کە ئەمە ئەگەر بە سەرکەوتن باسیکەی لە دوای ئەوەی هێزی ئەمریکا و فڕۆکەی ئەمریکا تەدەخولی کرد کە پێشمەرگە توانی مەخمور بگرێتەوە ئەمجا دوای ئەوەی کە پێشمەرگە چۆتە ناوی شەڕە ئاڵا بووە خەریک بووە دوو هێزی کەوا ئێمە ئەڵێن بایەک بێ و ئەمان ئەڵێن ئەیکەینە یەکە ئینشاءڵڵا خەریک بووە لەسەر ئاڵایەک لەسەر سایلۆکەی مەخمور لێک بدەن ئەمە ویستی حیزب دەیەوێت سەرجەم سەرکەوتنەکان ویستی بگەڕێتەوە بۆ حیزب أي ما بس إقليمي كل ما تشيك إما أمبر برستان أنيرين أقربيتو إما بدي سيري محور كان كحمنوري دستي استبر هناك بس سبيك كهذا أو ما خالب نسي بوستا بس حزبي كان بوي أما رتبوا كان بخد محمد بس بيوري إجازة بس بيوري ملا بختيار والشيخ جعفر هاد سير روش في جاني خويا خاطر خاطر لك وفتن رزقاري به أما بشي يعني توبو امتيازي حزبي بو خونو عند يعني خلق يا خويا يعني مكتبي سياسي تواني لمالي خوي داني أقر أندامي شي مكتبي سياسي کارژێرێکی مەکتەبی سیاسی بچێتە بەرەیەکی جەنگەوە حیزب داوای لێ بکە بۆی گەر سەرکەوتنی بوو لەو بەرەیە ئێمە داوای لێ نەکرۆ مەلا بەرپرسی دەسەی کارگێڕە شێخ جعفەر دای مەکتەبی سیاسی لە هەندێک ڕۆژیانی خۆی خاتمەتی بۆ کوشتن نەخێر بۆچی ئەم بەرپرسە حیزبدان درا ئێستا من بۆ ڕوونەکەمەوە ئەیانەوێ گەڕی خۆیان خسۆتە مەترسیەوە یعنی کاک ئەتا ماڵێ دیارە ئەخر سەرکەوتنی بەڕەسەبام پرسیارەکەم تاوکەم باشە ڕۆحی خۆیان خسۆتە مەترسیەوە یعنی ئەگەر مەکتەبی سیاسیەک نەچێتە بەرەکانی شەڕیش وەکو ئەم ئاماژە بێ ئەو ناوانە نەچنە بەرەکانی شەڕیش و کەس پێیان ناڵێ بۆ چوون ئەمان خۆیان لە گیان فیدایی خۆیان وەکو کادریشی شێتی لە چوونەتە بەرەکانی شەڕۆ کاغاتاش عینەن ئاماژەیە کا حەمەنووری چوونی ئەو بەرپرسانە چوونی ئەو ئەندام مەکتەب سیاسیان ئەو کارجێر سیاسیانە بۆ بەرەکانی حیزب بۆی گەر ئێستا بۆ دەستکەوتێکی حیزبیمان لە سلێمان بەگەی ئێمە ئەو منطقەیە ئەیسا کە باسی جەلەولا ئەو شوێنانەی کە هەن تەنها یەکێتی لێ أو خلقاني كوتمان عامرلي شو دسكوتك حزبي العامرلي إيش برونا كم ليش دسكوتك هم دسكوت حزبك هم دسكوت إقليمك إيش برونا كم كحمنوري أو بربرسانة كسونة تأويه بالله خو أجر توسر كوتني حزبش خو هرب أعسال ناكري بقرباني هبيت يا متى شمال لقرباني كوتشونا كينيا متى شمال لويا كأمسوت سركوتني حزب بدز بيني وإلا قرت وزب هي بي بوتي إلا كاس حزبي كان ما بس يدومي إقليمك كشيا أي بوتسوني أم كسانة لو زي كار أساني أكا بو هندي هزي إقليمي بو دراسة كان من دراسة كان من دس يعني لهم محور كان وكو بو نمونا لم يحوري زلولا تو اقول لك سمح وريك يا ابوي اقرب سياسه من نمونه بودي من بيت الله من دلي هرقسيه كي جواب يدم من نمونه بودي مو لم يحوري زلولا لم يحوري كواز برادراني يجي سرپرشتي كان دتواني بلين لزير هجمون وسيكري زوني سوزايا او هذا اقليمي كوا ما بستيتي هندي اجنداي خوي هي لو جيانا جيبجيكا بيوستي بوي كسانيك لاسي سياسه برون بوجيه كار اساني بكري بوي برنامج جيبجي بكري لواني كسيتي بون نمونه هناني هزي بدر هناني اصايب اهل الحق اما بون لكرا او يجانا هاتونا تناول هزي بلد والله هزي بلد هاتوها باش داريان كردو ولا شركانا اجازه بس يا كلويا لنا شركه لا لنا شركه الكوكا لنا شركه الكوكا جماعتي مقتدى صدر استعراضي عسكريه كان برسياره كلويا بو اماني كوان زيكن لايرانوا دتوانن بين لشوينيكا نمايش بكنو لشوينيكا بجدار بن كالجير هجموني يشيتيا اما تاثيري او هي زجيرانه معنا كبيوسي بويا اما بكار بيني وربهماشي ولا انا ليش اقليميه كان ايران تداخلك لولا تداخلك
باش کاتیەوە لەعبەیەکی ئەقلیمیەکەن و دوجار ئەم سەرکەوتناگە سەرکەوتین ئیشەڵا سەری ژەکەوین بە دەستکەوتی حیزب بیفرۆشینەوە بڵێن ئەمە دەستکەوتی ئەم پارتیە من پێم خۆش ئەگەر دەستکەوتێکی حیزبی بۆ پاراستنی خاکی کوردستان بێ زۆر شانازی پێوەکە ئەمە شەرمی لێ ناکەم بەڵام گەورەتر ئەوەیە دەستکەوتەکە هی میلەت بێ ئیجازە بە هەواڵگیان ئێمە ڕۆڵەی ئەو میلەتین من مقاتعەم نەکردی کاک محەممەد ئێمە ڕۆڵەی ئەو میلەتین ئەگەر بتوانم حیزبەکەم خەمە خزمەتی پاراستنی خاکی کوردستان شانەزیکی گەورەوەیە بۆ من و کەندامێکی یەکێتی ئەمە لەلایەکی تر ئەوە سەرۆکی هەرێم بوو لە مؤتەمەرێکی سەحەفی لەگەڵێکی لە وەزیری خارجی وڵاتانی ئەوروپی لە هەفتەی ڕابردوو وتی یەکەم دەوڵەت کە یارمەتی ئەمەی داوە بە چەکوچۆڵ جمهوری ئیسلامی ئێران بوو واتەوە یارمەتی لە ڕێگای سەرۆکایەتی هەرێمە بوو لە هەولێرەوە بوو نەک لە جەلەولا دوو هەمومان نەزانین جەناب خەڵکی کەرکووکی کەمتر لە 40 ساعاتە جێشی عێراقی لە مووسڵ و لە تکریت زیاتر لە 4 فیرقە جێشی عێراقی سێ فیرقە پۆلیسی فیدراڵی هەڵۆشایەوە عێراق لە ناوچە سونیەکان شتێکی نەماوە بە ناوی جێش ئەوانەی کە هەن لەسەر ئینتیما بۆ نیشتمان ئینتیما بۆ ئاڵا لە عێراقا جێش دروست نەکرا ئەوەی کە هەبوو بۆ ئەوەی کە باسی بەدۆ باشە جێشی ئەوەی کە ماوە ئەوەی کە هەیە بەڵێ حکومەتی عێراقی جێشێکی منەظەمی بەدەست نەبووە میلیشیەکانیان ناردۆ بەڕزگارکردنی ئیمرا ئامر زۆر چاکە ئەمە شتێکی شاراوە نیە جێشێکی منەظەمی هێزی سەربازیە و بەڵام بەشی زۆری کاغەتا ئەگەر ئەو پرسیارە بکەم بەڵام پاش و چانەکە وەڵام بیت بەڵام با پرسیارەکە بکەم پرسیارەکەم ئەوەیە ئێوە ئەڵێن ئێستا هێزێکی یەکگرتووی نەماوە عێراق تا شەڕی بۆ بکە ئەم هێزانەی کە هەیە ئەم هێزانەی کە هەیە هەر یەکی و لە ڕەنێگە خوێنێ یعنی وای لێ هاتووە پەرتەوازی و فرەدەنجی لە حیزب وای کردووە لایەک بڵێ جەلەولا تەسلیم کرا لایەک بڵێ شەنگال فرۆشرا واتە خۆتان یەکدەنگ نین لە ناو هێزی پێشمەرگە باش بۆ بە بەڵام پاش ئەم چانە کورتە دووبارە سڵاوتان لەبێ کاغەتا هاتینەوە بەرنامەکە یعنی ئەم فرە دەنگی و فرە حیزبیە وای کردووە پێشمەرگەی داما و باج بە لەلایەک ئەڵێن لە جەلەولا شکستیەنە لەلایەک ئەڵێن شەنگال فرۆشاوە تا پێشمەرگەی داما و باجەکەیە ئێوە خۆتان لەسەرەوە ڕێک من پێم خۆشە لەسەر جەلەولا قسەیە بکەم جارێکی تر ئەوەی کە لە واقعی جوگرافی جەلەولا شارەزا بێ ئەو ناحیە ئەو شوێنانەی پێشمەرگەی تیا بوو ئەو شوێنانەی داعشی تیا بووە یعنی دڵنیاتەکەم نوارمان شواسکۆف لێ بووە هەر ئەوەی کرد کە مەحموود سەناوی کردی لەبەرەوە بە هیچ دڵنیاتەکەم لێ بووە هەر ئەوەی کرد کە مەحموود سەناوی کردی لەبەرەوە ئەو ناحیە تۆ لە تەسریحەکانی کاک مەحموود پێش ئەو ئەیوت داعش ناتوانێت بێتە ئەم ناوچانە بەڵێ ئەمە تەسریحی شەخسی خۆی بوو هیچ شێوە ناتوانێت ئەو نەهاتوو 50 کیلۆمتر جەلەولا جێبێ لە کاکی من ناو ئێستا گەڕک بە ڕگەڕەکی جەلەولا لە دوولاوە لەژێر ڕەحمەتی لولەی تفەنی پێشمەرگەی کلاشکۆف يعني حكمي كلاشكوف حوصل به 1000 متر خو تزاني لبروا ناو او قركاني كبيشمرگيت يا ابوها او دي حازتنا گشت نبدا او هي كومالي تشكي گورو و گران من بو هاتوا من بيم خوشه براسي برلمانتاركاني كردستان بێجیاوازی هەموو لایەنەکان میدیای ئازاد لە وڵاتە دوو پرسیار بکەن لە پەرلەمانی کوردستان دوو پرسیار لە حکوومەتی هەرێمی کوردستان بکە یەکەم بە مەلاین ملیۆن و ملیارد دۆلار و دینار هاتوتە ئەم وڵاتە بۆ ئاوارەکان چۆن پارێزگای سلێمانی و کەرکووک لە سا 8 بۆ دانراوە لەو هەموو هاوکاری کە بەمەرجێ بەس ناوشاری سلێمانی 160,000 ئاوارەی تایە نازانم بۆ کەرکووک کاک محەممەد ڕەنگە باشتر بزانێ ئەمە لەلایەک ئەو هەموو باخیرەچەکەی کە دێت بەحساب گەیشتووەتە کوردستان حەقە وەزیری پێشمەرگە قسەی لەسەر ئەمە هەبێ ئایا ئەم چەکانە ئێوە چەکتان بەدەست گەیشتووە دۆستە و ڕەشاشێکی کۆنیشکا و سەلێکی پێتەقینی سەبەتانەکەی تەقی لە هەولێرەوە لە وەزارەتی پێشمەرگە بەحساب نردویانە لەبەرەوە من پێم خۆشە لەو ڕۆژانە ڕۆژنامەنووسێکی فەڕەنسی لەو ڕۆژانە هاتووە خانەقەی من لە نزیکەوە بینیم کۆمەڵی برادەری تر بینیان
ئەو وڵاتانەی چێکیان نردووە بە ناوی ڕۆژنامە نووس خەڵکیان نردوو بۆ بەرەکانی شەڕ بۆ کەرکووک بۆ خورمات و بۆ جەلەولا هاتن پرسیارەکانی ئەو میخوارانە ئەمیان وتووە بەڵێ بەڵێ وتی محمود سەنگاوی کاک محمود سەنگاوی دوێنێ وتی شێخ جەعفەرەی لێ چییە بەرپرسە لەوەی کە ئەو چەکە تازانتان پێنەگا ئەسڵان دەنگۆی هەیە ئەوەی کە تا ئێستا مالیکی نێڵا ئەو چەکانە ئەو ڕێژە زۆرە گەیشت بێتە هەرێمی کوردستان ئەمە لەلایەک ئەو ڕێژەش کە گەیشتووە بەشی زۆری تەقەمەنیە و ئەو بەشێشی کە هاتووە بەڕاستی من نازانم ئەوانەی کە من ئاگام لێ بەڕاستی چەکی بەکارهێنراوە وەزارەتی پێشمەرگە بەرپرسە لەوە وەزارەتی پێشمەرگاڵێ ئێمە معنین هەر شتێک بێ بە ئاگاداری ئێمە ئیسلامیەکەین بەڵام حەقا ڕوون لەم کاتا لەم ساتەوەختار بۆ بێ قسەیەکی بێ نازانم وەزارەتی پێشمەرگەتان پێ بڵێم وەزارەتی پێشمەرگە لە تا ئێستا بەڕسمی دوو لایەن چەکی نردووە هەر چەکێکە جەمە ئەترافی سەرجەم ئەو لایەنە کە ئەینێرن بۆ کوردستان ئەڵێن ئێمە لە ڕێی بەغاوە ئەینێرین ئەو شێوازەی کە چەکی پێدێ لە بەغدا ئەبێ تەفتیش بکرێ ئەو تیارانی کە چەکان دێنێ دوای ئەوەی کە بەغدا ئەمەش کە ئەگەر ئاگدار بین ئێمە وڵاتانە کە وتویانە چەک ئەنێرین بۆ هێزی پێشمەرگا وتویانە بە ڕەزامەندی و بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی بەغدا یار ئەم چەکانە ئەچێتە باشە بەڵام ئەمەش لەو بەرپرسیارەتی دەرمان ناکە کە گەر چەک هەیە گەر ئەتوانین بیسەلمێنی چەکەیە چۆنە پێ ئەم پێشمەرگە ئەمە ئەوە ناڕێکە جیاوازی لە بینی میحوەرەکانمانەیە بە حیزبی کراوە ئەگەر چەک لە میحوەرێک بە حیزبی کراوە ئەڵێ بەرپرسیاتی لای ئێمە نییە ئێمە ئامادەین ئەڵێ ئێمە ئامادەین هێزەکانی خۆمان تەسلیمی و حکومەتکەینەوە ببێ بە هێزێکی نیزامی دەوری جێگری سەرۆکی هەرێم چیە لەم بابەتەیە کە ئەو هێزە دەگەڕێتەوە فەرموەزیری پێشمەرگە فەرموو حکومەتی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیری پێشمەرگە بۆ فەرموو لە ماوەیە خەمەلەوەی ئەوڵێ بۆ ماوەی شەژمانە جێبەجێکە یەکگرێتەوە نیە ئێمە ئێستا چێشەمان لەو پرۆژەیە نیە کە پێشکەشکراوە وەزیری پێشمەرگە ئامادەی لە شەژماگا ئێوە چوم لێ گەڵێن ئەڵێن ئەم هێزە پێویستە بێ بە هێزیشی نیشتیمانی بەرامبەر نیشتیمانی مڕادفی نانیشتیمانی هەیە یعنی کەواتە ئەم هێزە پێشتر نانیشتیمانی بۆ ئێوەتانە نیشتیمانیکەن کەسێک بەرگری بکە ئێمە دووبارەیەکەینەوە ئێمە مەبەستمان پێشمەرگەنی ئێمە مەبەستمان سیستەمی بەڕێوەبردنە ئەو پێشمەرگەی خەبا دەکاتەوە پێشمەرگەی سنگی ناوە بە گولەوە بۆ پاراستنی کوردستان سەرسەری ئێمەیە چاوی ئێمەیە سوپاسیانەکەین کە بەرگری لە ئێمەکەن مەبەست ئێمە لەوەیە ئەو ئەنزیمەی پێشمەرگا با بەڕێوە نیشتیمانی نەبووە ئێمە بە ئەو وشەیە ڕوونکەینەوە مەبەست لەوەی هێز بکرێ بە نیشتیمانی ئایا مەبەست لەوەیە کەسەکان پێشمەرگەکان فەرماندەکان نیشتیمانی نین هەرگیز ئەمە وتەی گۆڕان نییە ئەو کەسانە نیشتیمان پەروەرن ئەو کەسانە پێشمەرگەی ڕاستەقینن ئامادەن دیفاع لەم خاکە ئەکەن کێشەی بە نیشتیمانی کردنی مەبەست لەوەیە سیستەمێکی بەرگری نیشتیمانیمان هەبێ ڕزگاری کەین لە دەستی حزب کەسەکان کەسی نیشتیمانی هەر کەسێ بەرگریە کاک محەممەد یعنی ئەگەر لە جەلەولای یەشێتی بێ پارتی بێ ئیسلامی بێ گۆڕان بێ مووی بەرگری لە کوردستانە بڵێ ئەگەڕێنەوە سەر ئەوەی کە مادام سیستەمی بەرگریەکەمان سیستەمێکی حزبیە ئەگەڕێنەوە سەر قسەکەی کە ئەتا ئەو کاتە حزب وا دەکات لە بەرەیە کات چەکی باش بڕوە لە بەرەیەکیان چەکی خراپ بەرپرسی حیزب و حیزب پشتی شێری بەرەکەوێت لە شکستەکانی هێزی پێشمەرگە ئەکرێ پێم بڵێ بەخاڵ چی بووە پشتی شێر بۆ سەرکەوتنەکان بەرپرسە حیزبیەکان لە شەڕەکان من دڵنیاتەکەم ئەگەر بەرپرسە حیزبیەکان یەکەی هەفتا من نمونەی بۆ کە عەتادیان ئەوانە لە جەبەکان نەبن بە 40,000 پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە بەرگری لەم وڵاتە تۆ بڵێ ئەو سەرکردانەکەم پێشمەرگانیان لێ نەبێ وەکووتی وەلە وتی نۆرمان شوارزکۆز وەکو نمونەی هێنا و هاوتای کە بەیچە لە سەرکردەکانی خۆمان با من نمونەیەکە دەبێ ئێستا کە دلیلمان لەسەر ئەوەیە بەشدارن لە شکستەکە ڕۆڵی سەرەکییانێ لە شکستەکە ئێستا ئەگەر ئەوەی کە نای بنین چی ڕوخانی هێزێکی گەورەی کوردی لە شنگارەوە بێت هەتا گوێر و مەخمور لە ماوەی چەند سەعاتێکە تەسلیم بکرێ وەزیری پێشمەرگە بەوە هەڵسێدان کێ مەسوول لەم کارەسان بۆ باسەکەم ئێستاکانە کە سەرۆکی هەرێم دێتە سەرخەت ئەڵێ سەرۆکی هەرێم سێ فەرماندەی داما و سزادا لەگەڵ قایمقام و نیشانەی چییە من مەسوول نییە لەوە فەرماندەی وایە ئامەفرۆجیە مەسوول نییە لە سەرۆکی هەرێم بەڵام هەڵوێستەکەی سەرۆکی هەرێم ئەوەمان پێ دەڵێ بەڵێ ئەو ئەزانێ چێ بەرپرسە لەو شکستە ئەو ئەزانێ چێ هەڵهاتووە ئەو بەرپرسە حیزبیانن ڕاستە کاکە عەتاڵەوانەیە هەندێک داما و کەوتونەتە بندە سوپاوە ئەمڕۆ سزا ئەدرێن بەڵام وڵێ هۆکاری سەرکەوتنی پشتی شێر لە سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە بەرپرسە حیزبیەکانەکە من نمونەیەکی سەرکەوتنی بۆ دێنمە باکە عەتا بۆم بسەلمێنێ بزانم چۆن دەوریان هەبووەتیان ئێمە تەنها سەرکەوتن کە بەجددی نازانم چۆن نایب نەف سەرکەوتن لەبەرەوەی ئێمە تا ئەو جێی کە لێمان گیرا و گرتومانەتەوە مەخمور و دەوروبەری ئەگەر بێت و با بەڕاستیەکەی بڵین ئەو سەرکەوتنە جارێ گەر بە بردومانی تیارە
ئەمریکی نەبووایە دووبارەکەمەوە بەرپرسە حیزبەکان پشتی شێریان بەرەکە تۆ لا دوایە بەعکسی ئەم ئیتیجا بیرەکەی تۆ ئەڵەی پشتی شێریان بەرەکەوێ لە شکست ئەوڵێ پشتی شێریان بەرەکەی لە سەرکەوتن سەرکەوتنمان نەبوو تا پێمان بڵێ ئەوە ڕۆڵی پارێزگاری کردن لە 1000 کیلۆمەتری مشترک 1050 کیلۆمەتر ڕاکردنش لەسەر سنوورەوە تەسلیمکردنی پیاوکوژەکانی داعش بە سەرکەوتن 3 و چەندین ناحیا لە چەند سەعاتێکدا بەجەلەولاشەوە گەر ئەمە ناو بەجەلەولا من پێت ئەڵێم حکمی کلاشکۆف لە ناو ماڵەکان پێ ئێستا تۆ بڵێ کە جەلەولا 300 کیلۆمەتر لەگەڵ جەلەولا مقارنە بکەی جگەلەوە پێشمەرگە هێزە حیزبەکانی هێزە حیزبەکانی ئێمە 1050 کیلۆمەتر پارێزگاری لە سنووری کوردستانەکە شکستی حزب نەبێ بەجددی ما ئێمە شکستەکان سەرکەوتنەکانش هەموو بەشدار بین من پێم باش نییە بەجددی شکستەکان بدەین بەسەر لایەنەکان بەڵام کاتێ مەسئولی لە قەکا بە مەسئولی میحور خۆی کێتی نیشتمانی کوردستان مێژەدی نیشتیمانیش کارژێری مەکتەبی سیاسی ئەو دایانێ سیاسی کەواتە تۆ ئەتوێ هەڵە بە هەڵە چاپ بکەیت ئەوە ئەڵێ مادام سەرۆکی هەرێم بەرپرسی لقی کردەوە بە بەرپرسی مەحور ئەندامی سەرکردایەتی نەزاتی عەلی فاتم بەرپرسی هێزەکانی نەوتی من سەرۆکی هەرێم دایناوم سەرۆکی هەرێم ئەوە کا بە مەسئولی میحوری ئەوش بەرپرسی هێزەکانی هەشتا وەکو شێخ جەعفەرەکەی ئەوە کە بەرپرسی هێزی محوری جەلەولا نەزاتی عەلی فاتم بەرپرسی هێزی هەشتای پارتیە هەر وەک چۆن شێخ جەعفەر بەرپرسی هێزی مەسئولی لقا مەسئولی لقی ئەندامی سەرکردایەتی مەسئولی لقا ئێستا بەرپرسی هێزەکانی شنگاڵ ئەی مەسئولی لقی شنگاڵیان لەبەر مەسئول لقەکان مەسئولی لقەکەی ئێستاکانە لێکشتا لەگەڵ کە ئاتا متفق مەزانی زۆر زە ئێمە لە شکستەکانمانش کەسە گەورەکانی لێ ئەپارێزین بچکەلەکان ئەوانەی کەوا بەشێکیان بەرکەوتووە وەڵامی ئەو پرسیارەم بەرەوە تۆ ینی دوو ڕەئی جیاواز لەسەر ئەم مێزە باس کرد تۆڵی پشتی شێر بەر سەرکردەکانەکەوێت لە شکستاوە لە پشتی شێر وەڵامی ئەوم بەرەوە بۆی بچمۆ لای کاگا ئێمە پێت دەڵێم شکستەکانمان وا دیارە بە هەزاران لەو چەندین کیلۆمەتر بە سەدان کیلۆمەتر لە خاچی کوردستان دوای ئەوەی کە جێشی عێراقی حزب لێ بەرپرسە کە تۆ قیادەی حزب بڵێ حزب لێ بەرپرسە بەڵێ لە مەخمور و ئەگنێ و کەسانی کە عەتەم بەسیسیە ئەوێ زیاتر لەبەرەوەی پشتی شکستەکە بەرلایەنێک باشە بۆ من حسێ بۆ من لەگەڵ لایەنی فتر و کوسەی ئەوە گەڕێنە سەر قسەی بڵێ ئێمە ئەمڕۆ سنووری محوەرەکانمان حزبیە لە محوەری ملت نییە ئەمان ئەیانوی محوەرەکە حزبی بێ لە دبس تاکو لە دووبز ئەندامی کۆنە پەرلەمانی و ئەندامیی سەرکردایەتی یەکێتی وا لەوێ ئەندامی کۆنی ئەندامە پەرلەمانە ئەوەی باش ئەمە ئێوە سپاس بکەی بەرپرسە حیزبەکانی من لە دبستا مەندەلی سنووری ئەم هەرێمەیان پاراستوە ناڵن خۆکوش بێت ڕخسەت کاک محەممەد با وەڵام بۆ قسانە کۆمەڵە ڕقەی ئاراستەی گرت لای وایە ئەو شکستە ئێوە شکستەکان لە خۆتان دوورە خەنەوە سەرکەوتنەکان بەی خۆتان نەزانن هەموو حیزبێک کاک حەمەدنووری پێم خۆشە بە شتێکی کە بڵێم بۆ ئەوەی کە شتەکە من دڵنیاتەکە پێشمەرگە لە هەر شوێنێک لە ڕەبیعە تا مەندەلیش شەهید بێ بریندار بێ لای ئێمە هەر پێشمەرگەی و پێمان ناخۆشە یعنی پڕ بەدڵ پێمان ناخۆش ئەمە ینی بۆ ئەوەی کەەوە نەبێت ئەمە پێشمەرگە ئەمە یەکێتی ئەمە پارتی ئەمە جانبێکی کەی بەداخەوە من ئێستای شێلێم ئەمەش واقعێک نییە من بەڕاستی لە خەڵکی بشارمەوە وەکو پێشتر باسم کرد 40,000 پێشمەرگە لە ژێر ئومرەی وەزارەتی پێشمەرگایە زیاتر لە 80,000 چەکدارمان ئێمە لە یەکەی هەفتا و یەکەی هەفتا دوو ئەوەنەی بەڵام ئەوەی کە هەیە ئەمیەک بەڵێ زیاتریش ئەمیەکە حیزبیانی ئەمیەکە حیزبیانی کە هەن ئەوانەی کە هەن لەو شوێنانە بەڕاستی بەرگری لە ئەو ناوچانە ئەکان بەرگریان لە ئەو ناوچانە کردووە بیانووە یەک نەگرتنی هێزەکان تەنها بەرگریکردن بیانووە بۆ لە 6 مانگە مادەی 18 و 19 جێبەجێ کە ئێمە سپاسانەکەی ئێستا من زۆر پێ زۆر سپاسەکەی لە ماوەی 6 مانگە هێزی پێشمەرگەمان بۆ یەک خەی هەر یەکێتیەک ئیجازە بی هەر یەکێتێک لە هەر ئاستێک بێ بە یەکە تایبەتەکانی خۆشمانەوە واتە پاسەوانە تایبەتەکانی خۆشمانەوە تا دێتە فەوج و لیوایە ئامادە نەبوو هێزەکەی بخاتە اختیاری حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە پیاوێکی خاینە من لێرەوە نییە صافی زیاتر من کادرێکی حیزبی و پێشمەرگەیکی دێرینی فەروابیکە بەڵام بیلێکە چ لایەنە چ هێزێ لەوە نییە صافی لەشکرەکە بۆ بەرامبەر یەکێتی واڵێ بۆ بەرامبەر پارتیش عینە جملە ناڵێنەوە کا حەمەنووری ئین غەدەن لناظره قەریب ئەمەی کە عەتاڵێ زۆر نیەتێکی جوانە سەدی سەد لەگەڵیم کە عەتا
بریاردەری سەرەکی ئەگەر هەر هێزێکی تایبەتی ئەڵێ وەزارەتی پێشمەرگە ئەو کەسە کەسێکی خاینە سەراوی بێدەنگ نەبووم لە کەم کوڕی حیزب ئیجازە بە شەڕی پارتیم بۆ کردووە شەڕی گۆڕانم بۆ کردووە شەڕی ئیسلامیەکانم بۆ کردووە شەڕی داعشی بۆ کەم چەندم بۆ یەکێتی کردووە ئەوەش بۆ شخصی نەوشورا مستەفا ئامادەم لە بەر دەرگای خۆم بەکوژ بم من پیاوێکی وەنیم شتی پاش من لە من وەکو کەساتی ئەو پیاوە سەرکردەی ئەم وڵاتەیە هی ئەم نیشتمانەیە برای گەورەمە ڕێزێگرم من ڕقم لەو زۆرە پیاوانەیە بەڕاستی جاسوسی ئەم حیزب ئەو حیزب کاک نووسوان لای من سەرکردەیەکی گەورەی ئەم گەلەیە ئەبێ گوێ لێ بگیرێ ئەبێ ڕێزی بگرن و ئەبێ یەکێتی و گۆڕانی زیاتر لە یەک نزیک بنەوە من دژ بەو کەسانم کە بەڕاستی درزە خەنە نێوان ئێمە گۆڕان بەڵام ئەوەی کە دێ بەڵێ ئەوەی وتومە سێ بۆ کاک نووسوان دووبارەیەکەم وەکو شەخص من یەکێتیم تا سەر ئێسقان و خۆم و بنەماڵەکەم و کەسوکارەکەم بە قوربانی حیزبەکەم حیزبەکەش ئەەکەم بە قوربانی میلەتەکەم بۆیە ئەم شەڕانم بۆ حیزبەکەم کردووە حیزبەکەم ئامادە نەبێ چۆن لە ساڵی وچێتە ساڵ لە ساڵی ڕابردوو بۆ بە قوربانی ئەم گەلە هەر بە قوربانی ئەم گەلە نەبێ سەعاتی ئەندامی نابم زۆر بە نیە سافی کادرێک و فەرماندەیەکی سەربازی لەوە زیاتر بڵێ چی وەکو کەس و وەکو کاک عەتا سەراوی گەر ئێستا هێز لە بەردەستی بێ و دوای ئەموتانەی ئەبێ لەم دەرگای ئیستۆدیۆ دەرچین هێزەکانمان یەکەی بەڵام با بپرسین هێزەکان لای کاک عەتایە بەڵێ ئەتوانین لای کاک عەتا نییە ئەوانەی کە ڕێگرن کاک عەتا نییە ئەوە کاک عەتا نیەتی خۆی وت هەرچیەک ڕێگرە ئەو کەسانە ڕێگرن هێزی تایبەتیان هەیە کە پێش تۆزێ وتمان ئەو کەسانە ڕێگرن هەتا هێزی حزبی بێ هەتا پێشمەرگەی حزب بێ ئەوان باڵادەستن و ئەستێرەیەکی سیاسی گۆڕەپانی ساحەی کوردستانن بنەماڵەکان هێزیان هەیە مانەوەی بنەماڵەکان بەوەیە کە هێزی پێشمەرگە هێزی حزبی بێ دەسەڵاتی بنەماڵەکان بەوەی پەیوەندی بە یەکێتی نیشتمانی کوردستانەوەی بەڕێزمان عەبدوڵڵا سەرۆکۆماری عێراق بووە ئەو لیوانەی کە هەیەی تا ئێستش لە بەغان لای دکتۆر فواد معسوومن حیمایی سەرۆکاتی کۆماری یەکێتیش بەدەر نییە لەوەی هێزی کەسەکانی بەڕێزمان عەبدوڵڵا ئەوە لە دەباشانە جگە لە کەمتر لە فەوجێ پاسەوانیە کە سەرۆکۆماری عێراق و هەموو کەسە زانین جەنرال تاڵەبانی کێیە دواتر ئەو بەرپرسانەی یەکێتی کێن کە بە کاک کۆسەت بە دکتۆر بەرهەم و بە کاک عومەر فەتاحی بە کاک مەحموود سەنگای ئەوانەی کە هێزیان هەیە جگە لە یەک سریە واتە کەمتر لە 100 کەس 120 کەس لە یەک سریە ئەو هێزانەی هەیەە ئەگەر ئێستا لە دبسەوە تاکو مندەلی لە بەرەکانی شەڕ نەبن حەقە تۆ بڵێ ئەمانە کە عەتا تۆ بەتەمان بوون یەزینیەتی ئەوەشتان هەبووە لە ڕۆژێکی تەنگانەی ئاوای ملەتەکەیە ئەو هێزانەی هێزەکەسەکانن لە دەوری کەسەکەی باشە هێزی لایەنی تر زیاتر لە 6,000 پاسەوانی تایبەتی ئەڵێ 30,000 انتحاری ئەندامی سەرکردایەتی پارتی ئەڵێ ئێمە 30,000 فیداییمان باشە بۆ باسی ئەوە ناکردووە لێ ناپرسی لەکوێن حەزم ئەکرد ئەو بەرامبەرم بێ بۆی پێ بڵێم ئەرێ 30,000 نەکردووە بەرپرسەکانی یەکێتی بۆ پاسی خۆی نەبووە پێشمەرگەکانی پاسی خۆی بووە من دە پاسەوان دە پێشمەرگەکە پێشمەرگەکانی خۆم چوومەتە بەرەکانی شەڕ مەحموود سەنگاوی مەسئولی مەکتەبە لێ خۆی پێشمەرگەکانی لەبەری شەڕە حامی حاجی غالی جەمیل هەورانی بەڵام هێزەکانیان هێزی چێن هێزی کاک فلانە لەگە هێزی کاک فلان ئەی کە تۆ بەتەمای بیبیتە بەرەی جەنگ بۆ ناکەیتە زێر سیستەمی بەرگریەکی نیزامی بابا ڕوتبەی فەریقا ڕوتبەی وەزیرە لیوایە مەکتەبی سیاسی لیوایە فەوزی پێشمەرگەی بۆچیە بە ویژدانی کێ ڕەوایە فەوزی پێشمەرگەی هەبێ بزانێ بەڕێز کاک محەممەد بپرسە لە بەڕێز کاک مستەفای سێقادر کاک مستەفای سێقادر دوو مانگە هاتوۆتە وزارەتی پێشمەرگە ئێستاکانە بۆ بێدەنگە وەزارەتی پێشمەرگە بڵێ هی کێن فەسڵیان کەکەک من لێرەوە پێڵم فەسڵیان ئەگەر هیچتۆتە ئەو ئەتوانێت جارێک کەس موچەی نەدا کاک محەممەدیان تا ئێستا ببوورە یەکەی هەفتاهشتا ئێمە یەکەی هەفتا باسەکەم هێزی ئەوەی یەکێتیە جبەخانەی خۆمان عیتادی خۆمان تۆپخانەی خۆمان ڕاجیمەی خۆمان پارەی خۆمان بە هەمووی یەکێتی نیشتمانی کوردستان بووە ئەواری خۆی کڕیەتی خۆی کڕێتی کام حزب پارەی هەیە لە وڵات یا واردی ئەم وڵاتە باشە من پێ راتبی لە راودی ئەم وڵاتە بووە چەکەکەی بە پارەی ئەم میلەتە کراوە بە نەوتی ئەم وڵاتە کراوە بەخێری ئێمەی نەوت نییە لە شەڕی عێراق گرتومانە لە شەڕی دوژمن گرتومانە ئەوە خەڵکی ترە نەوتە لێ کڕێتی باقسێکی ئەندامێکی مەکتەبی سیاسی خۆتان بۆ باس کرد لە دانیشتنیی ئەو هەیە لێم وڵا نایبێنە ئەزانی چۆن پێویستمان بۆنێ کابرایەکی تا بڵی تا سەرێسخان کابرایکی قارەمانە کابرایکی ئازای کابرایکی خاوەنە هەلوێستان پرسیار خۆی ڕوونکردنەوەیەکیدا لەسەر کەم و کوڕەکانی بەرەی جەنگ وتی من بۆ مەحوەرێ چوومە ئەوەنە بێچەک بوونە خۆم چوومە دۆشکەیەکم بۆیان کڕیوە لە مەحوەرێکی سەرەکی شاری کەرکووکە باسی خۆی پێم پرسی ناونی
پێم وت کاکە ئەی ئەو هەموو چەکەیکەوە لە فرقەی دوانزە لە ناو کەرکووک لە بندەسی ئەم هێزەوە دەرچوو یەکێتی پشتی شێری لەو چەکانە لە ناو کەرکوو بڕۆ بیدە دادگا چ بەرپرسێکە بڕۆ بیدە دادگا بابە گیانێکێتی هێزی بەشێ لە هێزەکانی یەکێتی هاتن لە سەیتەرەکەی بەهانی مەقام بەس ڕێ بگرن لەوەی بەرپرسەکان بەڕۆسەت ئەو جورئەتە سیاسیی کە بەرامبەر یەکێتی ئێستا قساکەن ئەی بۆ بەرامبەر پارتیش ناڵێن سەرکردەیەکی باڵای سەربازی لە نامەیەکی نێنیە بەڕۆسە با من تەواوی لە نامەیەکی تایبەت و نێنیە کە لە یەکێک لە گۆڤارەکانە بڵاو بۆتەوەڵێ داعش بە 6 شەکدارەوە مەخموری کۆنتترۆل کرد لە کاتێکە نزیکەی 1000 پاسەوانی بەس تایبەتی سێ بەرپرسی حیزبی لێ بۆ چی باسی ئەوە ناکەن یعنی بۆ باسی ئەوە دەکەن بۆ باسی هەموو هەڵوکەم و کورتەکانی ئەم لایەکەن کە هێزی هەفتە بۆ ناڵێن فعلەن هێزی هێشتا بەرپرسە حیزبەکانی پارتیش پشتی شێریان بەرەکەوێ هەر چۆنی چێتیش پشتی شێری بەرەکەوێ من بەرامبەر کە عتاشەڵم پشتی پارتی لە هەموو ئەو کەم و کوڕیەکە هێزی پێشمەرگێ گەر زیاتر نەبێ و دووقاتی یەکێتی نەبێ کەمتر نییە سەرۆکی هەرێم سەرۆکی هێزی بەرپرسی یەکەمینە بەرپرسی یەکەمە لە هێزی پێشمەرگە فەرماندە بەس باشێک نمونەیەکت بۆ یەکێتی و پارتیە دووشان بەرپرسن لەوەی کە ڕوودەدا زەمینە سازی نەبووە من نمونەیەکت بۆ بێنمەوە لەسەرەوە ئێستا ئێمە کاتێک کارژێری بەرپرسین لە چی لە یەخستنەوەی هێزی پێشمەرگە ئێمە بەرپرسنی بەس من باوڵامی ئەوە بۆ بدەمەوە لەسەر پارتی بۆ یەبێتە ئەو بارەکەی کە پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان ئەمەیان بۆ توش سوودی هەیە ئەمەیان بۆ توش سوودی هەیە بۆی نەڵێن ئێرەش ناکرێت نە زەخت لە حکومەتی هێرێمی کوردستان کە لە ماوەی ئەو 6 مانگە هێزی پێشمەرگەی کوردستان من نمونەیەکت بۆ دێنمەوە لەسەر پارتی کارژێری مەکتەبی سیاسی پارتی کە ڕۆژێک من بۆ ئەڵێم هێزەکان حیزبین حیزبەکەی کەوتە ململانەیەکەوە پێویستی بەوە بوو هێز بەکاربێنێ هەر ڕەشەیەکی زۆر ئاشکرای کرد ئێمە 30,000 سکرتێری مەکتەبی سیاسییانە کارژێری مەکتەبی سیاسییانە 30,000 فیداییمان هەیە جۆر لە مشراک ئامادەن خۆیان بکەن بە قوربانی چێ بکەن بە قوربانی سەرۆک ئەو جملێ بۆشی گەرەوە یعنی چی هێزی نیشتیمانی نیە ئەمانە هێزی نیشتیمانی پێشمەرگەی داما و بڵێ چی کە تۆ ناوینانی هێزی نیشتیمانی بەڵام باجیا بکەنەوە پێشمەرگە وەکو پێشمەرگە نیشتیمانیە بەڵام نیشتیمانی فەرماندەکان ئەو سیستەمی بەرگریەی کەوا ئەمڕۆ ئەوان لە ژێریا شەڕەکەن سیستەمەکە سیستەمێکی نیشتیمانی سیستەمەکە سیستەمی منەڵێم ئێمە 100 ساڵە ئەم میلەتە ئێمە چەکی بۆ پاس هەڵگرتووە لە خۆی نەک بۆ ڕاوی کەس هەمومان نەزانین ئەگە من بەڕاستی پیاوێکی ئەکادی نیم لە کولی سەربازی دەرچوو بووم پیاوێکی پێشمەرگەم بەو خیبرەی کە لە خەباتی 31 ساڵی پێشمەرگایەتی خۆم هەیمە و شتێک لە بواری سەربازی شارەزاییم هەیە ئەو هێزانەی کە ئێمە هەمان بووە بڵێ هێزێکە لە سیستەمێکی بەرگری ڕێکخراوی منەظەمی نیشتمانیە نیشتمانیە ئەڵێم نیشتمانیەوە هەڵا ئەو لیژنەی پەرلەمانی کە وتی بکرێن بە هێزی نیشتمانی غەڵەتیان بابا سیستەمی بەرگری نیشتیمانی ئاسایش ئەبێ پۆلیس سیستەمی بەرگری نیشتیمانی لە پێناو نەک لە پێناو خزمەتی حیزب 30,000 کەس ئامادە بن خۆیان کەن بە قوربان سەرۆکی حیزبێ هەموو پێشمەرگەکانی قوربانی زۆربەی شەیدەکان عتاوتی من ئامادەم خۆم کەم بە قوربانی حیزبەکەم و کەسوکارەکەم حیزبەکەمەکەم بە قوربانی میلەتەکەی بەڵام بۆ ئێمە سیستەمێکی بەرگری نیشتیمانی نەبێ کاک عتا پێویستی بەوە نەبێ خۆی کا بە قوربانی نیشتیمان لە زمانی حیزبەکەیەوە ڕاستەوخۆ خۆمان کەینە قوربانی نیشتیمان لە ژێر سیستەمێکی مەسئول بینەوەی کە یەکی ناخەی یشی ئێمە ئەبێ کاری تێ بکەین من ئەوەم پێویستی کە تۆ ئێستا کاک عتا ئامادەیەکی تۆ سیادەکە لە وەزارەتی پێشمەرگە هەڵەگری ئەیخیتە سەر لایەنێکی تر ئەبەد ئێمە من نەهاتوم بەرگری واتە وەزیری پێشمەرگە بەرپرسە لەوەی کە هێزەکان تا ماوەی 6 مانگی یەک نەگرێتەوە کە عتاڵێ ئێمە ئامادەی هەر سەرکردێکیش ئامادە بۆ فراینە لە حیزبەکە ئەو قسەی عتا سەراویە ئاخر جملە بەڵێ ئەبێ وزارەتی پێشمەرگەش کە ئەمڕۆ شتێکی واژۆکرا و هاتۆتە بەردەست لە قیلالی 6 مانگا لەوەیە من تەئیدی قسەکەی کە عتاکەم بەڵێ فلان لایەن ئامادە نییە وابزانم دوای ئەمە نەساڵە سلمان ئامادەیە بەوترێ گۆڕان ئەوەنە ئەو نەباوەڕاک گۆڕان ئەو بیێریتەوە ئامادەیە ینی بزوتوی گۆڕان نایڵێت باوەڕ ناکەم لەبەر پەیوەندی سیاسیەکان گۆڕان لەو ئاستەیە من باسی بزوتنەوەی گۆڕان ناکەم ئەو کەسە ئەمڕۆ ئێمە کێشەکەمان لە چێ کاک محەممەد کێشەکەمان ئەم حکومەتێکی بن کە فراوانە ئەمانە سەیری کە ئێستا کێشێکیان لە وڵاتە خولقان و بەناوی بنزین لە بەرۆی بەڕاستی خەڵک ئاگای لەوە نەبێت بە مەلاین ملیار دینار و دۆلار دێتە وڵاتە بۆ ئاوارە کەس نایبینێ چەک دێ کەس نایبینێ ماوەی بەرنامەکە نەماوە وەڵەزان تاکردنەوەی مەلەفێکی گەرمتر سوپاسخانەکەی ڕێزیشمان بۆ هەموو پێشمەرگەکانی کوردستان